سلااو لە بە دیارە فیستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکان کە سەرجەم بەرهەمەکانی بەرهەمی دەستی ئەو کەسانن کە لە هەرێمی کوردستاندا دەنیشن و لە گوندەکان و لەو شوێنانی کە خاوەنی بەرهەمی بە پیتی خۆماڵیە و لێرەدا بۆ ماوەی یەک هەفتە نمایش دەکرێت بەرهەمەکان. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە ئەو فیستیڤاڵی کە لە کارگەی جگەرەکەی شاری سلێمانی کراوەتەوە یەکێک لە سەرپەرشتیارانی پرۆژەکەم لەگەڵایە کە کاک ئامانج کەریم کاک ئامان سلااو لەبێت پێمان بڵێ ئەم فیستیڤاڵە تاکەی بەردەوامی دەبێت و چی لە خۆ دەگرێت چەند کەس بەشداری کردووە؟ سەرەتا بەخێر بێن سڵاو لە جەنابتان و لە بینەرانی کەناڵەکەتان. فیستیڤاڵی ناساندنی بەرهەمە ناوخۆیەکان و دەرفەتی بە بازاڕکردنیان لە 26 مانکە ڕۆژی هەینی ئەمڕۆکات کاژمێر دەی سەر لە بەیانی ئێرە کراوەتەوە بە ڕووی میوانەکاندا هەتا کاتژمێر 9 شەو بەردەوامە بێت و بەردەوامە بێت هەتا ڕۆژی 30 مانگ واتە بۆ ماوەی 5 ڕۆژ ئێرە کراوە ئەبێ و بەردەوامە. ئەوەی کە لێرەیە بریتین لەو بەرهەمانەی کە لە ناوخۆی کوردستان و هەڵبەت کۆمەڵێک بەرهەمی کەشەیە کە ینی دەرەوەی وڵاتە تێکەڵاوی ئەو بەرهەمانە بوون لەبەرەوەی هەندێک لە فرۆشیارەکان ناکرێت هەر یەک جۆرە بەرهەمی هەبێ. چەند ڕەشاوی نرخکراوە هەڵبەت من پێشتر لەگەڵ هەمویان گفتوگۆمان کردووە کە ئەبێ نرخەکانیان لە بازار کەمتر بێ، نرخەکانیان وابێت کە خەڵک بتوانێت کڕیاریان بێ، هەم ئەگەر نرخەکانیان هەرزان بێ هەم بۆ خەڵک باشترە هەم بۆ خۆشیان فرۆشیان زیاتر بێت. باس بۆ ئامانج کەریم یەکێک لە سەرپەرشتیانی پرۆژەی ناساندنی بەرهەمە ناوخۆیەکان لە کارگەی جگەرەکەی شاری سلێمانی دیارەگە بەشێک لە دیمەنەکانتان بۆ بگوازمەوە. لێرە بەرهەمی ناوخۆیی وەکو برنجوو و هەروەها کاری دەست و خواردنە کوردەواریەکان کە تایبەتە بە نەتەوەی کورد لێرە ئەگەر ببینن چەند خاتوونێک دانیشتون کە لا ناکەن منەوە بچمەلایەن ئەگەر قسەمان بۆ بکەن بزانم لە کوێوە هاتوون. سڵاوتان لەبێ بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانم ئەگەر پێم بڵێن لە کوێوە هاتوون ئێوە ئەمە چیە ئەیکەن؟ کەلانەیە وەڵا بەخێر بێناخوا سەر هاتوون هەڵەبجەی شەید. خۆتان هەر پیشەتان دروستکردنی کەلانەیە یاخۆت؟ بەڵێ کەلانە دروستەکەین ئالەم بۆنانە. هەر لە بۆنەکانە ئەیکەنیان لە شوێنی تر ئەیفرۆشن لە بازاڕەکان؟ وەڵا بەس لەم بۆنانایە ئەیکەین. چۆنە لێوە هاتوونەتەم فیستیڤاڵە؟ وەڵا لە گروپین. دەستان خۆش بێ. دیارەوە گەبین کەلانە بە ڕۆنەکە کوردیە؟ بە ڕۆنی کوردیەوە ئەیکەن بە ڕۆنی کوردی و دوێ خۆماڵیەوە. دەستان خۆش بێ. خاتون سلااو لەبێ ئێوە چیتان هێناوە لێرە نمایشی؟ وڵا کولیچە پاقلە و کوبە. بەڵێ باقیمە کراوەوانێ؟ وڵا باقیمە کردومە. بەڵێ مندی هەیە بڵێن خۆتان شتێکی تایبەتان کرد؟ نەوەڵا شتێکی تایبەتی هەر کوبەکەیە تر ئەوەش کولیچەیە خۆم کردومە و پاقلی کوڵاویش. ئەمە نانە قەیسیە. خۆتان دروستان کردووە؟ بەچی دروستان کردووە؟ نانە قەیسی وڵی من دروستی ناکەم کوڕەکەم دروستی کردووە. بەڵێ خۆش سپاس بۆ تۆ. بەشێکتر لە دیمەنەکانتان بۆ بگوازمەوە. ئەم خاتونە لێرە کاری دەستەکە و ئەمەش بە هەمان شێوە کولیچەوە ئیشی دەستی خۆیانە هێنراوە لێرە نمایش دەکرێت و هەروە بەرهەمە ترشەمەنیەکان. سڵاوتان لەبێ چۆنن؟ ئەمەی ئێوە؟ باشە لە کوێوە هێناوتانە چییە؟ هەڵەبجە و هەورامان بڵێن کۆمەڵە شتە جیازەوە سەرکەیسەوە میوە و شکراوە بەس میوەکە ئێرانیە میوە شکراوەکە هەنگوێنی خۆمانەیە ڕۆبەهەنارە گوێز و توی وشک و هەنجیر و مێوش و سەرجەمیان خۆتان ئەیچنن و دواتر ئەیکەن بەم هەندێکی بڵێن لە خزم و کەس و کار بۆمانەکەن هەندێکیشی بۆ نمونەوە ئێرانیە ئەمەش کارگەی باوە کۆچەکەی هەڵەبجەیە. دروستەکرێت تایبەتمەندیەکانی ئەمانە هەمووی خۆمانەیە متر بڵێن قەیسی سوورە قەیسی زەردە هەنارە هەڵۆژێ و جێلاسە. شێوازی دروستکردنی یەکێک لەمانم بۆ ڕوون خۆم دروستکردنەکەی نازانم یعنی بەس خزم و کەس و کارمان بۆمان دروستەکەن خۆمان لێرە ساغەکەینەوە شێوازی دروستکردنەکەی خۆم نازانم. سپاس بۆ تۆ. دیارەوە بزانمەوە گوێزی هەورامانە؟ گوێزی هەورامان لێرە نمایش کراوە. جارێ گوێزی ئەم ساڵش پێ نەگەشتەوەی پارە؟ ئەم ساڵ هەورامانی خۆمان گوێزی نەبوو ئەمە هەورامانی ئەو دیوە. گوێزی ئەم ساڵی هەورامانی خۆمان هیچ نەبوو باش نەبوو ئەمە هەورامانی ئەو دیوە ئەم گوێزە.
سپاس بۆ تۆ بەڵێ ئەوێستا دیارم فیستیڤاڵە ئەمڕۆ دەستی پێکردووە 26 سێ و تا 30 مانگ بەردەوامی دەبێت و هاوڵاتیان ئەسوان بێنە ئێرە بەرهەمە کوردی و خۆماڵیەکانی هەرێمی کوردستان لێرە بەدەست بهێن و با نرخێکی هەرزانتر لە بازار لێرە شتومەکەکان دەفرۆشێت. بەڵێ زۆرە سپاس بۆ تۆ.